دوێنێ لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەکی کردووە تایبەت بە ئامادەکردنی 12 راپۆرت کە پەیوەستن بە کۆمەڵێک پرسی گرنگەوە من سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆ هەروەها هەوڵەکانی لیژنەی دارایی بۆ ئەو نووسینەوەی ئەو راپۆرتانە و ئەنجامەکانی قسە دەکەم زیاتر بەڕێز زیاد جەبار سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵم دەبێت بەڕێز زیاد ئەم کاتت باش ئەمەوێ سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئەو پرسیارە بکەم کە یەکێک لە بابەتەکان کە لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمان باسی لێوە دەکرێت هەمواری یاسای نەوت و گازە ئەو گۆڕانکاریانە چین کە لە یاسای نەوت و گاز دەکرێت لە ڕاستیە بەرنامەی کاری ئەمڕۆ کۆمەڵێکی یاسا خوێندنەوەی یەکەمیان بۆ کراوە بەشێک لە یاساکان کە خوێندنەوەی یەکەمیان بۆ کراوە لە ڕابردووە و راپۆرتی لەلایەن لیژنە تایبەتمەندەکانەوە بۆ ئامادە کراوە ئەمڕۆ خوێندنەوەی دووەمە کرێەوە بەشێکی دەنگدەنگە لەسەر کۆمەڵێک پرۆژە یاسا کە خوێندنەوەی یەکەم و دووەمیان بۆ کراوە ئەمڕۆ دەنگدانی لەسەرەکرێ سەبارەت بەوەی کە باست کرد ئەمڕۆ خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە لەبەرەوە کرێت بۆ داهاتوو ئێمە گفتوگۆ لەسەرەوە بکەین لە خوێندنەوەی یەکەم تەنیا ئەوەیە پرۆژەکە ڕوبەڕووی لیژنەی تایبەتمەندەکان ئەکرێتەوە بۆ داهاتوو ئامادەکرێت. باشە ئێوە دوێنێ کۆبوونەوەیەکتان هەبوو لە لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان کۆمەڵێک راپۆرت هەیە 12 راپۆرتن بۆی کە لە کۆبوونەوەی داهاتوودا باسی لێوە بکرێت ئەکرێت بڵێن کە ناوەڕۆکی ئەو راپۆرتانە چین کە ئامادەتان کردو بۆ پەرلەمان طبعا لە ڕابردووە ئەو یادداشتانە لە ئەندامانی پەرلەمانەوە دراوە بە سەرۆکاتی پەرلەمان و هەموو یادداشتانەش ڕوبەڕووی ئەنجومەنی وەزیران کراونەوە لەبەرەوەی بە پێی مادەی 66 داوا کراوە کە وەزیری تایبەتمەند بۆ ئەو پرسانە و یادداشتانە حزوریان هەبێت لە پەرلەمانی کوردستان و وەڵامی پرسیاری ئەندامانی پەرلەمان بدرێتەوە 12 لەو یادداشتانە ڕوبەڕووی لیژنەی دارایی کراونەتەوە کە ئێستا ماوەیە کە نەک تەنیا دوێنێ لە کۆبوونەوەکە دوێنێ کۆبوونەوەی چڕوپڕی لەسەرکردەوە لە ڕابردووە چەند کۆبوونەوەی ئێمە ئێستا بەوردی خەریکی ئامادەکردنی راپۆرتین لەو بوارانە کە هەمووی پەیوەندی بە بارودۆخی دارایی و ژیان و گوزرانی خەڵک و فەرمانبەران و ئەگەر یەکێک قسە لەسەر بکەین مەسەلەی مەقاسە کە لە هەرێمی کوردستان هەموو لایەکبانەزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان قەرزاری موچەخۆرانی هەرێمی کوردستانە لە قۆلاغێکە پاشەکەوتی موچە و پاشان لێبڕینی موچەوە چەند موچەیەکی لە ڕابردووە نەدراوەتە فەرمانبەران وهروە موچەخۆران و فەرمانبەرانیش لە هەرێمی کوردستان قەرزاری حکوومەتن لە پارەی ئاوکارەبا و سولفەکان کە ئەدرێت و ئەمە داوا کراوە کە مەقاسەی بۆ بکرێن بۆ ئەمە راپۆرت ئامادەکەین و هەروە مەسلەی نەبوونی قانونی بودجە کە بەداخۆ ئەوە ماوەی 9 ساڵە لە هەرێمی کوردستانە یاسای بودجە نیە و هەموو لایەکشمانەزانین کە چکەم و کوڕێک بەهۆی نەبوونی یاسای بودجە لە هەرێمی کوردستانە هەیە مەسەلەی ناشەفافیت نەعەدالەتیەوەی کە ڕۆژانە قسەی لەسەر ئەکرێت کە بەشێکی ئەساسی پەیوەندی بە نەبوونی یاسای بودجەوە هەیە و مەسەلەی دامەزراندن کە ئەویش دیسانەوە لە ساڵی 2014 کە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستانە بووە دامەزراندنی فەرمانبەران وەستاوە مەسەلەی پلەی فەرمانبەران بەرزکردنەوەی پلە کە ئەویش لە دیسان لە 2014 بە دواوە بەهۆی ئەوش دیسان بەهۆی قەیرانی داراییەوە و مەسەلەی کۆمەڵێک بابەتی گرنگ کە هەموومانە قسە و باسی لەسەرەوە بتوانین کە ئێمە راپۆرتی بۆ ئامادە بکەین کە ئێستا بەوردی خەریکی ئامادەکردنی ئەو راپۆرتانین بۆی لە داهاتوو ئەم راپۆرتێکی گشتگیر بێ کە بابەتەکان بابەتی زۆر زیندوو گرنگن وەزیری دارایی بێتە پەرلەمانی کوردستان و ئەم راپۆرتە پێشکەش بکرێەوە میکانیزمی دابشکردنی موچە لە هەرێمی کوردستانە کە لە ڕابردووە زین میکانیزمێکی زۆر خراپ بۆ ئێمە ماوەیەکی دوور و درێژە لیژنەی لاوەچیمان بۆ دروست کردووە و خەریکی بە دوواداچوون و وردەکارین بۆی بتوانین میکانیزمێک پێشنیار بکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان بەو میکانیزمە موچە دابشکا کە لە ئەساسە هەموو ئەم میکانیزمی خراپی دابشکردنی موچە گەڕێتەوە بۆی کە لە هەرێمی کوردستانە سیستەمی بانقی نییە ئەم سیستەم نەبوونی سیستەمی بانقیە کۆمەڵە کێشەی زۆری بۆ هەرێمی کوردستان دروست کردووە ئەو کێشانی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە لە دابشکردنی موچە لە نەبوونی موچە لە دواکەوتنی موچەوە لە خراپی بەڵەیەکێکی دیکە لە یاسا ژمارە دووی ببوورە گەبا تەواوی کەم لە یاسا ژمارە دووی ساڵی 2020 کە یاساکە دەرچێنرا
بەوردی لەگەڵ ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی وەزیری تایبەتمەندەکان قسەمان لەسەر و بابەتە کرد بۆیە ئەومان جێ کردوەوە لە یاسا بۆی کە هەوڵ بین لە هەرێمی کوردستان سیستەمی بانقی هەبێ و ئەژماری بانقی بۆ تەواوی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بکرێتەوە و بتوانین بەمە میکانیزمەکە ڕێک بخرێتەوە بە ئاسانترین شێوە کە ئامانجمانە بە ئاسانترین شێوە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بتوان موچەکانیان دەستکەوێت. باشە بەڕێز زیاد ئەمەست بپرسم لەبارەی ناوەڕۆکی راپۆرتی سێمی چاکسازی کە لەلایەن دەستەی چاودێری دارایی ئاراستەی لیژنەکەتان کرا بۆ خاڵە گرنگەکانی ئەم راپۆرتە بەلای ئێوە چییە چۆن لەسەر ئەم بابەتە دەوەستن کە پرسێکی گرنگیشە بە تایبەتی؟ بەداخۆ ئەو راپۆرتی چاکسازی جێبەجێکردنی قانونی چاکسازی کە ئێمە لە ڕابردووە لە لیژنەی دارایی لەگەڵ ئەنجومەنی وەزیران بەڕێز سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی و ڕێککەوتین کە هەر سێ مانگجارێک لە دوای جێبەجێکردنیان لە دەستپێکردنی جێبەجێکردنی قانونەکەەوە سێ مانگجارێک راپۆرتێک بنێرنە پەرلەمانی کوردستان و بە تایبەت بۆ لیژنەی دارایی بۆ ئێمە هەڵسەنگان بۆ بکرێەوە بە وردی بتوانین چاودێری بکەین. بەڵام بەداخۆ لە مانگی تەموزی 2020 قانونەکە کەوتوتە بواری جێبەجێکردن کە بووە ئێستا پێنجەم بۆ شەشەم راپۆرت بگەیشتایە تا پەرلەمانی کوردستان، بەڵام ئەوە سێهەم راپۆرتە ئاگات و ڕخنەیەکە کە هەم لە ئەنجومەنی وەزیران و لە ئەو لایەنە تایبەتمەندانی کە راپۆرتەکە ئامادەکەن کە بەداخۆ ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە راپۆرتەکە گەیشتۆتە لیژنەکەمان و دوێنێ قسە و باسمان لەسەر کردووە پێشەوەی راپۆرتەکە بگاتە لای ئەمە لە زۆر لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە راپۆرتەکەمان بینی کە ئەوەش جگەی ڕخنەیەکە وە پێش هەموو لایەنەکان ئەو راپۆرتە بگەیشتایەتە لای ئێمە بۆی لێ هەسەنگانی باشی بۆ بکرایە گەر پێویست کات ئێمە ئێستاواماندانەوە بە شەکە لە کۆبوونەوەکانی داهاتوومان راپۆرتەکە سەنگانی وردی بۆ کرێ و ئەگەر پرسیار و تێبین و سەرنجمان هەبوو لایەنی جێبەجێکاری حکوومەت بانگێشکەنە لیژنەی دارایی بۆ لێ گفتوگویان لەسەر بکەینەوە پرسیارەکانیان ڕوبەڕوو بکەینەوە و بە وردی هەڵسەنگان بۆ راپۆرتەکە ئەنجامەدەین. بەڵێ ئێستا کۆبوونەوەی پەرلەمان بەردەوامە دەزانم بەڕێزیش دەگەڕێیتەوە بۆ کۆبوونەوەکەی پەرلەمان. بەڕێز زیاد جەبار سەرۆکی لیژنەی دارایی و سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتە.